گۆرانیا پێشکەشە بە هەموو میوانە بەڕێزەکان میوانە زۆر خۆشەویست کاکە ڕەشادی عەلی عەلی خۆشەویست و کاکە سۆران نێمەکاری خۆشەویست و کاکە ڕابەری خۆشەویست کاکە فەرمان دۆلار و مامی خۆشەویستم مامە زیاد تایبەت پێشکەشە بە خۆشەویستی خۆم کاکە بارزان کاکە ساوانی ئاسایشی خۆشەویست هەموو میوانە بەڕێزەکان زۆر بێبەختم نازانم بۆ چارە نووسین بۆ وارەشە زۆر بێبەختم نازانم بۆ چارە نووسین بۆ وارەشە سیر دەکەم ژانی دابڕەوە لەگەڵ منداوە یەکاو بەشە سیر دەکەم ژانی دابڕەوە لەگەڵ منداوە یەکاو بەشە بەشم گریاڵە ژانم دابڕەوە بێزارم ومە لەو ژیاڵە بەشم گریاڵە ژانم دابڕەوە بێزارم ومە لەو ژیاڵە پێشکەشە بە کاکە ڕەشاد زۆر خۆشحاڵی کە دەیبینی کەسێک گوڵبارانت دەکات زۆر خۆشحاڵی کە دەیبینی کەسێک گوڵبارانت دەکات دڵی یاباوە وا دێ دەکات هەرەو کەسانە ئاشان لێ بکات بەشم گریاڵە ژانم دابڕاڵە بێزارم ومە لەو ژیاڵە بەشم گریاڵە ژانم دابڕاڵە بێزارم ومە لەو ژیاڵە ملواکی نمل کردی خۆشەویستان لابار ساوە چی ملواکای نمل کردی خۆشەویستان لابار ساوە دڵی یابە وا دێ دەکات هەرەو کەسانە ئاشان لێ بکات بەشم گریاڵە ژانم دابڕاڵە بێزارم ومە لەو ژیاڵە بەشم گریاڵە ژانم دابڕاڵە